دوایین ئامادەکاریانەی هەولێرە لەسەر یاریگای خۆی بەر لە گەشتکردنی بۆ بەغداد و ڕوبەڕووبوونەوەی ئەمانی بەغداد. یاریەکە لە هەفتەی سیوێکی خولیاستێرەکانی عێراق و لە ڕۆژی یەکشەمە لە کاتژمێر 6 ئێوارە لەسەر یاریگای شەعب ئەنجام دەدرێت. سەمیر بابۆی ڕاهێنەری نوێی یانەی هەولێر دەڵێت لە ماڵەوەش کار بۆ یانەی هەولێر دەکەم تاوەکو تیپەکە لە خولەکە بمێنێتەوە. قرارم داوە حتا دەوری خلاص دەبی من لە ماڵەوە نێمە دەرێت تەنها مەلعاب ماڵەوە ئەوش لە ماڵەوە عینە ئیشکردن لەبەر خاتری ئەو بەرپرسیاتەی من هەتا دەمرم ئەو چاکەی لەبیر ناکەم بەڕاستی ئەو پشگیری ئەوەی لێکردیمە زیاد لە حەدی خۆم لە لایەک ئەرچی قورسکردمە لایەشکەش حەز بکەم کە من جێ یعنی ئەو سیقەی بووم کە ئەو خەڵکە بۆ منی دەربڕێ بەڕاستی. هەولێر بۆ ئەم یاریە لە توانەکانی هیچ یاریزانێکی بێبەش نابێت بەهۆی پێکان یاخود کارتەکانەوە. تەواوی یاریزانەکان بەشداری مەشقەکانیان کردووە. شێرکۆ کەریم دەڵێت ئێستا دۆخەکە باشە و ئامادەین گیانی خۆمان بەخت بکەین بۆ ناوی هەولێر. ئینشاءالله بتوانین لەم یاریە قەرەبووی ئەو خاڵانە قەرەبوو بکەینەوە کە لە دەستمان داوە بە شێوەیەکی گشتی هەموو شتێک باشە و ئینشاءالله ئێمە ئامادەین ڕۆحمان لە پێناو ئەو یانەیە دانین تا زیاتر لە لیستەکە بەرەو دواوە نەچێت. یانی هەولێر خاوەنی 28 خاڵە و لە خانەی 15 ریزبەندی یانەکانە. ئەمانەی بەغدادیش با 22 خاڵ لە خانەی 19 و پێش کۆتایی ریزبەندە. هەر بۆیە چاوەڕوانی یاریەکی پڕ کابەری لێ دەکرێت چونکە دۆخی هەردوویانە لە مەترسیە. حوسێن محەممەد، کەناڵی پێام، هەولێر.